من شهرام امیری تبعی کشور جمهوری اسلامی ایران شهرام امیری زانای ئەتۆمی ئێران چیرۆکێکی ئالۆزی هەیە ئالۆزتر لە دۆسی ئەتۆمی ئێران چیرۆکی ژیان و لە سێدارەدانی شهرام ئەمیری و بیرهێنەرەوەی چیرۆکی هەڵاتن و گەڕانەوە و دواتر کوشتنی حسێن کامیلی بەرپرسی چەکە کۆکوژەکانی عراق و زاوای سەدام حسێنە لە ساڵی 1996دا شهرام ئەمیری لەدایکبووی ساڵی 1970 شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانە زانای بواری فیزیای ناوەکی بوو لە ساڵی 2001ەوە لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێراندا کاری کردووە مانگی حوزەیرانی 2009 لە کاتی چوونی بۆ سەفەری حەج لە سعودیا دیار نەما حکوومەتی ئێران لەو کاتەدا ڕایگەیاند دەستگای CIA ئەمریکا بە هاوکاری دەستگای هەواڵگری سعودیا شهرام ئەمیریان فڕاندووە ساڵێک دوای دیارنەمانی لە ماوەی کەمتر لە مانگێکدا 4 گرتەی ڤیدیۆی تەواو جیاوازی بڵاو کردەوە ڕۆژی 7 حوزەیرانی 2010 لە یەکەمین گرتەی ڤیدیۆیدا شهرام دەڵێت لە ئەمریکایە لە کاتی چوونی بۆ حەج لەلایەن هێزە ئەمریکانی سعودیەوە فڕێندراوە و دواتر گواستویانەتەوە بۆ ئەمریکا تەنیا چەند کاتژمێرێک دوای بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆی یەکەم گرتەی ڤیدیۆی دووەمی بڵاو کردەوە تێدا قسەیەکی تەواو پێچەوانەی قسەکەی پێشووی دەکات و دەڵێت بەخواستی خۆی چۆتە ئەمریکا و دەیەوێت لە زانکۆکانی ئەو وڵاتەدا توێژینەوەی زانستی ئەنجام بدات. من اینجا آزاد و به همه اطمینان میدهم که در امان هستم. 14 حوزەیران لە سێم گرتەی ڤیدیۆیدا دەڵێت لە دەستگا هەواڵگرەکانی ئەمریکا خۆی ڕزگار کردووە. ڕۆژی 23 حوزەیران لە گرتەیەکی ڤیدیۆی دیکەدا پەیامێک بۆ خێزانەکەی دەنێرێت و دەڵێت لە زووترین دەرفەتدا دەگەڕێتەوە بۆ ئێران. و به امید و لطف خداوند تا چند روز آینده به میهن عزیزم ایران باز خواهم گشت. ڕۆژی 13 تەمموز ئاژانسە فەرمیەکانی هەواڵی ئێران بەڵاویان کردەوە شهرام ئەمیری لە واشنگتن خۆی بە نووسینگەی پاراستنی بەرژەوەندەکانی ئێران ناساندووە و با زووترین کات دەگەڕێتەوە بۆ تاران. هەمان ڕۆژ هیلاری کلنتۆن وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان شهرام ئەمیری بەخواستی خۆی هاتوۆتە ئەمریکا و بە خواستی خۆشی دەتوانێت بگەڕێتەوە بۆ ئێران. 2 ڕۆژ دواتر واتە ڕۆژی 15 تەمموزی 2010 لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی تاران شهرام ئەمیری وەک پاڵەوانێکی نیشتیمانی لەلایەن گەورە بەرپرسانی ئێرانەوە پێشوازی لێکرا. حکوومەتی ئێران لە هەموو ئەو ماوەیەدا پێداگری لەسەرەوە دەکرد کە شهرام ئەمیری فڕێندراوە بەڵام بەوتی خێزانەکەی دوا بەدوای کۆتایی هاتنی ڕێوڕسمی پێشوازی لێکردنەکەی هێزانیەکان شهرامیان بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. شهرام ئەمیری دوجار ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لە سێدارەدرا. ئەمەش لە کاتێکدا بوو کە بەوتی خێزانەکەی لە دادگا تەنیا بڕیاری 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. بەڵام وتەبێژی دەستگای دادوەری ئێران ڕۆژی یەکشەمماوی ڕای پشڕاستکردنەوەی هەواڵی لە سێدارەدانەکەی ڕایگەیاند هەر لە سەرەتاوە بڕیاری دادگا سزای لە سێدارەدان بووە چونکە شهرام زانیاری زۆر نهێنی داوەتە ئەمریکا. چیرۆکەکەی شهرام ئەمیری لە چەند ڕۆوە هاوشێوەی چیرۆکەکەی حسێن کامیلە لە عێراق. حسێن کامیل کەسێکی زۆر نزیک و متمانە پێکراوی سەدام حسێن بوو بەڕادەیەک کە بووە زاوای سەدام. حسێن کامیل لە دامەزرێنەرانی سیستمی ئەتۆمی عێراق بوو بەرپرسی دۆسی و دەستخستنی چەکی قورس بوو بۆ عێراق لەوانە چەکی کیمیایی و ئەتۆمی. دوایەوەی لە نەوەدەکاندا پێگەی کوڕەکانی سەدام لە سیاسەتدا بەهێزتر بوو. حسێن کامیل هەستی بە مەترسی کردو لە ئاوینی ساڵی 1996دا لەگەڵ خێزانەکەیدا ڕای کرد بۆ ئوردن. دوای چەند مانگمانەوەی لە ئوردن سەدام ڕایگەیاند لێی خۆش بووە و دەتوانێت بگەڕێتەوە بۆ عێراق. حسێن کامیل متمانی بە لێخۆشبوونەکەی سەدام کرد و گەڕایەوە. لە کاتی گەڕانەوەشیدا لەلایەن کوڕەکانی سەدامەوە بە گەرمی پێشوازی لێکرا. سەدامیش لە ڕواڵەتدا پابەند بوو بە بڕیاری لێخۆشبوونەکەی بەڵام دوای ماوەیەک لە سیناریۆیەکی خێڵەکیدا کە عەلی حەسەن مەجید سەرکردایەتی دەکرد حسێن کامیل کوژرا. سیناریۆکەش بریتی بوو لەوەی کە عەلی حەسەن مەجید ڕایگەیاندبوو هەرچەندە سەدام حسێن وەک سەرۆکی عێراق لێی خۆش بووە بەڵام ئەوان وەک هۆزەکەی لێی خۆش نابن و سەدامیش دژایەتی بڕیاری هۆزەکەی نەکردبوو. لە ئێستاشدا پرسیار لەسەر دۆسەکەی شهرام ئەمیری ئەوەیە بۆچی تا کاتێک ناوبراو لە ئەمریکا بوو بەرپرسانی ئێران پێداگریان لەسەرەوە دەکرد کە ئەمریکا زانە ئەتۆمیەکەی فڕاندوون کەچی چەند کاتژمێرێک دوای گەڕانەوەی دەستگیر کراو تۆمەتی سیخوڕی درایە پاڵ و بە هەمان تۆمەتیش لە سێدارە درا.